دۆسیەی چالاکوانە سزادراوەکانی بادینان گەیشتە پەرلەمان و حکوومەتی سوید. دەسەڵاتدارانی وڵاتە دەڵێن با نیگەرانیی قوڵەوە چاودێری ڕەوشی مافی مرۆڤ لە هەرێمی کوردستان دەکەین. ڕۆژی سێشەمە نۆی ئادار وەزیری دەرەوەی سوید لە پەرلەمانی وڵاتەکەی لە سەرداوای پەرلەمانتارێکی کوردی پەرلەمانی سوید پرسی ئازادی ڕادەربڕین و سزادانی چالاکوانەکانی بادینانی باس کرد. سەرەتای کۆبوونەوەکە ئامینە کاکەباوە پەرلەمانتاری کوردی سوید لە نامەیەکدا داوای هەڵوێستی فەرمی وەزارەتی دەرەوەی سویدی کردووە دەربارەی ئەو پێشێلکاریانی بەرامبەر چالاکوانانی سیاسی و ڕۆژنامەنووسان لە هەرێمی کوردستان ئەنجام دەدرێن. ئامینە کاکەباوە لە نامەیەکدا ئاماژەی بەوەداوە حکوومەتی سوید بەردەوام پشتیوانی دیبلۆماتی سیاسی و ئابووری پێشکەشی هەرێمی کوردستان کردووە. بۆیە دەیەوێت بزانێت لەسەر ئازادی ڕادەربڕین و سزادانی ئەو ڕۆژنامەنووسانە هەڵوێستی چی دەوێت. لە بەرامبەردا ئاندلید وەزیری دەرەوەی سوید ڕایگەیاند زۆر نیگەرانن لە پێشێلکردنی مافەکانی مرۆڤ لە عێراق و هەرێمی کوردستان و وتی لە نزیکەوە چاودێری ڕووداوەکان دەکەن. ئاندلید ئاماژەی بەوەدا ئەوان بەردەوام لەگەڵ پەرلەمانتارانی هەرێم و عێراق لەسەر پرسی ئازادی ڕادەربڕین و پاراستنی مافەکانی مرۆڤ لەسەر خەتن. هەروەها ئەوەشی خستە ڕووکە دادگایکردنی ئەو چالاکوانانە نیگەرانی کردوون و لە ڕێگەی کەناڵە فەرمیەکانی خۆیانەوە بەرپرسانی حکوومەتی هەرێمیان لەو بابەتە ئاگادار لە قسەکانی وەزیری دەرەوەی سوید با دیاریکراوی ناوی شێروان شێروانی و هاوڕێکانی هاتووە و دەڵێت ئەو ڕۆژنامەنووسانە لە کاتی دادگاییکردنیان مافە یاساییەکانیان پارێزراو نەبووە و هاوشێوەی تۆمەتبارانی دیکە مامەڵەیان لەگەڵدا کراوە. ئانلید وتوێتی چاوەڕوانیان لە حکوومەتی هەرێم ئەوە بووە کە ئازادی ڕۆژنامەوانی و ڕادەربڕین و مافەکانی مرۆڤ لە ناوچەکە پارێزراو بن. هەروەها تیشکی خستۆتە سەر ئەوەی کە پێشتریش هەوڵی کوشتن و تیرۆرکردنی چالاکوان و ڕۆژنامەنووسانیان لە هەرێمی کوردستانی عێراق با توندی ئیدانە کردووە. ئانلید جەختی کردووەتەوە کە لە ڕێگەی پەیوەندیەکانی خۆیان و لە ڕێگەی یەکێتی ئەوروپاشەوە پرسی سزادانی ئەو چالاکوانانە چاودێری دەکەن، بەڵام بەداخەوە ڕەوشەکە بە دڵی ئەوان نییە و زۆر نیگەرانن. وەزیری دەرەوەی سوید بە ڕاشکاوانە دانی بەوە داناوە لە ناو کۆمەڵگەیەکی دیموکراسیدا بەرتەسکردنەوەی ئازادی بیرروڕا و پێشێلکردنی مافەکانی مرۆڤ بوونی نییە، بەڵام بەداخەوە لە هەرێمی کوردستان بە ڕوونی هەست بەو پێشێلکاریانە دەکرێت. وەزیری دەرەوەی سوید باسی لەوەش کرد کە لە ساڵی 2020دا چەندین میدیاکار و چالاکوان هەڕەمەکیانە دەستگیرکراون و بەشێکی زۆریان ئێستاش لە ناو زینداندان. ئەمە لە کاتێکدا خراپی دۆخی مافەکانی مرۆڤ لە هەرێمی کوردستان گەیشتوتە ئاستێک وڵاتانی یەکێتی ئەوروپا و ئەمریکا لەسەر ئەو پرسە هاتوونەتە سەر خەت. Från Goran som sitter i irakiska parlamentet när han kommer hem